لە سلێمانی جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی بواری پەروەردە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان کۆبووەوە. دەرەنجامی کۆبوونەوەکەش بڕیاردان بوو لەسەر خەرجکردنی بڕێک شایستەی دارایی بۆ مامۆستایان بە ئامانجی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لەو ناوچانەی کە ماوەی 2 مانگە پرۆسەکەی تێدا ڕاگیراوە. ئەو بڕیارەی حکوومەتیش کاردانەوەی دڵخۆشکەری کەسوکاری خوێندکارانی بەدوای خۆی داهێنا و ئومێدی ئەوەیان بۆ گەڕایەوە کە ئەم ساڵی خوێندنی منداڵەکانیان بەفی ڕۆناچێ. لەگەڵەوەشدا داوایان لە حکوومەت کرد ئەم هەوڵانەی درێژخایەن بێت و خواستی مامۆستایان بە تەواوی جێبەجێ بکەن. یعنی کردنەوەی مەدرسە و خوێن قوتابیەکان بڕۆن بۆ مەدرسە شتێکی باشە، لە 160 لای من باشە، لە 160 باشە. یعنی لە 100 نییە هەوڵەکانیان، ینی دڵخۆشکەر نییە، لە 160 دڵخۆشکەرە بەس. وەڵا بە باشی بینم خراپ نییە. هیوادارم حکوومەت زیاتریش بێتە پێشەوە، ینی مامۆستا داواکاری چییە بۆی بکە هەوڵی باشتر بدا بۆ مامۆسا، هەم تەلەبەش تەقیبەنەوەتە وەزعەکەی ئاوا دواکەوتووە و باش نییە. ئەو هەوڵە دوێنێ حکوومەت داوێتی ئەو کۆبوونەوەی کرد لەسەرەوەی 100,000 یا 150,000 بۆ مامۆسایان زیادکە، هەوڵێکی باشە ئەگەر سەر بگرێ، ئەگەر لە کات وەختی خۆیان بیدەن مامۆسایانیش حەقیانە داوای حەقی خۆیان بکەن. ئێمەش پێشنیارەکەن یا حەزەکەین لەم دەڤەرەیش قوتابخانە بکرێتەوە، مەکتەبەکان بکرێتە، قوتابیان بچنە سەر داوامەکەی خۆیان، مامۆساش داوام بکات. خۆی ئەو هەوڵەی کە دایەنە بۆ ئەوەی کە شتێ بدرێتە مامۆستا و مەبلەغێکیان بدرێتە، ئەوە هەوڵێکی باشە، چونکە خوێندکارەکان تەلەبەکان ئێمە 2 مانگە دابڕیانە، ئەوە بەس مناڵی فەقیرە دابڕیاوە. تێگەی من مناڵەکان خۆم دابڕیانە لە خوێندن، حەزەکە بڕاتەوە بۆ دەوام نییە. خۆی مامۆسایش وە بێپارە ناتوانێت، ئەویش معاناتی خۆی هەیە. دوجار جێگری سەرۆکی حکوومەت لە پێناو نەفەوتانی پرۆسەی خوێندن لەو ناوچانە بڕیاری خەرجکردنی بڕێک شایستەی دارایی بۆ مامۆستایاندا کە بڕی ئەو پارەیە بۆ مامۆستایانی ناو شار 100,000 دینار دەبێت و بۆ مامۆستایانی دەرەوەی شاریش 150,000 دینار. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.